میهران هاتووەتە سەرگۆڕی کچە 21 ساڵەکەی کە ئەمڕۆ بە خاک سپێردراوە. فرمێسک لە چاوەکانی داوشک نابێت و تەنها ئاواتی بە سزاگەیاندنی بکوژی کچەکەیەتی. وتم شنیاریان تدایەکیان گردنی ئازانە بێ سووتانمی دایەکیان قەت گردنی ئازاناکەم لەبەرەوەی سووتانمی هەرەوە بوو قسەکانی من قسەمەوەیە یاسا لەم شتا سەروەر بێ ئەم شتە بەلاڕێیان نەبرێت بەتونی سزای بدەن. هەرەوە بووە هەموو کەسێ شەڕێ بێ لە ماڵەوە شەڕیان بووە و ئیتر ئەو کە هاتۆتۆ ڕۆژتۆ سەعات 12 شەو هاتۆتۆ 12 شەویش کە هاتۆتۆ شەڕی لەگەڵا کردو و تێتی ئەبێت قسە بە باوکت بڵیت ئەبێت تەلەفۆنکەی قسە بە باوکت بڵیت ئەوی شتێتی ناتوانم قسە بە باوکم لەم سوکاتی بە باوکم ناکەم ئەوی شتێتی ئەو سووتێنم پێشەوە لی داوە زۆری لێ داوە سەری داوە بە عەرزە بە ماسیحە لی داوە بە قایشی پانتۆڵ لی داوە دوایەوە شنیار ڕای کردووە ویستێتی بەرگری لە خۆی کە هەر ڕای کردووە نەیتوانیوە دەرچێ دوایەوە شنیار چۆتە حەوشەی دواوە ئەویش لە هۆڵەکە لە ناو زۆپاکە نەوتەکەی دەرهێناوە بردێتی کردێتی بە شنیارە چرخەکەی هێناوە و سووتانێت کێشانە بۆ کێشیان بۆ بەس کێشەکە نەگەیە بۆ ڕادەیەتە ئاوای شنیار هونەری 21 ساڵ پاش 5 ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە ئەمڕۆ گیانی لەدەستدا کە شەوی 20 ئەم مانگە لەلایەن هاوژینەکەیەوە لێی دەدرێت و دواتریش دەسووتێنرێت. تەرمی شنیار بەرەو سەید سادق برایەوە و پاشۆرین و کفنکردنی لە گۆڕستانی تازی ئەو شارۆچکەیە بە خاک سپێردرا. مردن حقیقەتێکە هەمومان ڕۆژانە ئەیبیسین و ئەیبینین ئەبێ ئینسان خۆی بۆ ئامادەکە بەڵام کارەساتەکان جۆراوجۆر و دڵتەزێنن بۆیە لێرە بە هەمووتان ڕاگەێنین ئەوەی کە زوڵم و ستەمەکە لە دنیا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت پێش ئەوەی بگەڕێتەوە بچێتەوە ناو گۆڕەکەی خوا حەقی ئەسێنێ بەداخەوە ئەم خوشکە بەڕێزە بەدەستی زوڵم و ستەم بەدەستێکی قیزەون لە ژیان بێبەش کرا بەداخەوە ئەمڕۆ لە یەکترازانی هاوسەرەکان کێشەیەکی زۆری ناوەتەوە بۆ دادگاکان بۆ عائیلە و کۆمەڵگای کوردەواریمان ئەم شنیارخانە وەکو هەمومان ئەزانین بە زوڵمێکی گەورە بە غەدرێکی گەورە بێبەش کرا خۆزگایە لەم وڵاتەی خۆمان کە دادگا سەروەرە ئەو سەروەریەی بە نەسی قورئان کە ئەفەرمێ کەسێ بە ناحەق بکوژێ وەکو ئەو وایە هەموو سەرزەوی لەناو بردبێ کەسێک مرۆڤێ لە ژیان بێبەش بکە پاداشەکەی دۆزەخە بە ئەبەدی خێزانەکەشی دەڵێن دەبێت تاوانباران بە سزای یاسایی خۆیان بگەن. ئێمە کچەمان بە زوڵم وەفاتی کردووە داوا لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمەکەم سواسیانەکەین بە ئەرکارسان تاوانبارەکەیان بۆ دەستگیر کردین داوای کارم لە یاسا تاوانبار بە حەقی خۆی بگەیەنێ داوامان لە حکوومەت هەیە و لە یاسا هەیە و حەقی کشەکەمان نەفەوتێنێ و بەلاڕێیان نەبن و مەمنونیان نەبین و سکەڵاکارین لە داوای مافی خۆمان خۆش نابین بەڵێ بە یاسا چارەسەرێک ژنان دەڵێن ئەگەر تاوانبارەکە بە سزای خۆی نەگات ئەوە شنیار کۆتا ژن نابێت کە بەو جۆرەی لێ بەسەر هاتووە.
هی من ئەڵێم ئەو تاوانە نەمێنێ دووبارە نەوێتەوە ئەوەش من بینامە لەو ئافرەتە ئەم بەیانێ هەر نەبینراوە خۆم شۆردمە بەدەستی خۆشم شۆردمە من ئەڵێم هەر نەمێنێ ئەو تاوانە نەمێنێتەوە نەمێنێت خۆ هیچ کێشێکمان لەگەڵ کە سوکاریم پیاوانێ و هیچینێکمان نیە لەگەڵیا بەس ئێمە لەگەڵ کوڕەکە کێشەمانەی ئەی معنایە زەعیفەیە ئاوا لێ بکەیتە ها وجدان قبوڵێکە وڵی من یعنی بەهەستی خۆم سزا بدرێت نەک خزمەت بکرێت و این بکرێت و بە بەرچاو تا بێت و بچێت و این بکات سزای ئەوە بسنری ئەم ئافرەتە من بینامە ئەم بەیانێ بەسە ئەوەی ساقووە ئەوە لەو کچەکریا ئەو زڵمە لەو کچەکریا لە هیچ کەسێ نەکرا زڵمێکی زۆری لێکرا تاوانێکی زۆر مەگەر خوا بزانێت چی پێکرا ئەو کچە پێویست ئەوە ئەکا ئیتر بچن بە دەنگیەوە بچن بە هاواریەوە سزایەکی زۆری بدەن و اینی بکەن کارە و مرۆڤایەتی هیچ مرۆڤایەتی ئەو شتە ناکات ناخۆشترین شت بوو ئەوەی کە من بینیوە ئەوەی کە من شنیارم بەو شێوە بینیەوە لە شۆرینەکەی شێرەگەڵیا بووم بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە کەسێکی زۆر دڕندە بووە کە ئەو ئیشەی کردووە هیوادارم سزایەکی باش بدرێت کە جارێکی تر ببێ بە نمونە بۆ و پیاوانی کە هەوڵی ئەوەیان ژنەکانیان ئازێت بن ئازاری ژنەکانیان بەریا بە هەر شێوەیە بێت ئەبێ یاسا سەروەر بێ یاسا لەسەر و هەموو شتێکەوە بێ لەبەرەوەی ئەگەر یاسا لەم چاوپۆشی لەم کێشەی لەم کەیسەیە بکات چەنەهای وەکو شنیار وای بەسەریت ئەسووتێت بۆ شێوە بەدڕندایەن شێوە شنیار گیانی لەدەستدا پاشخۆی دوو منداڵ و ئازارێکی بێکۆتاشی بۆ دایک و باوکی بەجێهێشت بەڵام ئەوەی جێی سەرنج بوو هیچ ڕێکخراوێکی تایبەت بە ژنان ئامادە نەبوون و بەشدار نەبوونیان و بێهەڵوێستیان ئەو پرسیارە دروست دەکات لە بێهەڵوێستی ڕێکخراوەکانی بەناو داکۆکی کار لە مافەکانی مرۆڤ و ژن ئاخۆ جاری داهات و شنیارێکی دیکە دووبارە دەبێتەوە ئایا کەیسەکەشی وەک سەرگۆڕەکەی بەتەنیا و بێپاڵپشت دەمێنێتەوە